ئەمڕۆ لەگەڵ برادرانی یەکێتی لە مەکتەبی سیاسی کۆمەڵ کۆبووینەوە لە درێژەی ئەو کۆبوونەوانی کە لەگەڵ یەکێتی پێشتر و پارتی وە گۆڕان کردمان باسەکە هەمووی ینی سەروبەری باسی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بوو و چۆن هەڵبژاردن بکرێ پارێزگار کێبێ سەرۆکی ئەنجومەن کێبێ ئەوەی کە ئێمە ئەمڕۆ لە سەری ڕێکەوتین تەنها بەریتی بوو لەوەی کە هەموو لە پامەندین بۆی کە حکوومەتێکی بکە فراوان بێت و یەکریزی نیشتیمانی پارێزرێ و دژە گەندەڵی کار بکەین و چاکسازی فراهەم بهێنرێ کەمال لە ئێوە کامیان بە باشە دەزانێت کێتی نیشتیمانی کوردستان یاخود زووتەوەی گۆڕان بۆی لەگەڵیان ڕێبکەوە ئایا لەوە یەکلایی بوونەوە خۆتان یەکلای دۆتەوە کە لەمە کامیان دەکەوتن بکەن ئێمە خۆمان یەکلای نەکردوێتەوە کە لەگەڵ گۆڕانە قسەمان کردووە ئەوان وانی شانندن کە گەورەترین خزمەت و جوانترین خزمەت بکەن و لەگەڵ یەکێتیەکە قسەمان کردووە ئەمان ئەستەن لەوان زیاتر واخوا نیشانندن کە چاکسازی و دژەگەندەڵی کار بکەن لەبەرەوە ئێمە وەکو یەکگرتووە کۆمەڵ هێشتا ئەوەمان یەکلای نەکردوێتەوە کە یعنی دەنگەکەمان بەکامە بڕۆ لە هێزار نەوێت لەسەر هەڵگشتەکانی ئێمە قسەمان کردووە و هاوڕاشین بەیەکەوە لەسەرەوەی کە پێویستە ئەم حکوومەتە محەلیانە نەوەکرد لە سلێمانی لە هەموو پارێزگایەکانی کوردستان وەکو حکوومەتەکەی هەرێم یەکریزی نیشتیمانی تیا ڕەچاو بکرێ و هەموو لایەک بەشدار بن پێی استحقاقاتی انتخابی و سیاسەتی چەپڕۆگوڵەکە بەنسبەت یەکێتی نیشتیمانیەوە پەیڕەو بکەین و هەموو لایەک بەشداری بکە و کەسیش بەراوێز نەخرێت ئێمە ویسمان بین لێرە لە میوانی و لە خزمەتی ئەمانە پیان بڵین دڵیان بکەینەوە کە ئێمە لەگەڵ پراوێزخستنی هیچ لایەنێک نین و بەعکسەوە لەگەڵ ئەوەی لەسەر و استحقاقات انتخاباتیشەوە ئێمە وا بکەین کە هەموو لایەک بەشدار بێ بۆ هەڵبجەش ئێمە لە دانوستانان ئێستا هەموو شتێ لەسەر مێزە ئێمە خۆتان نەزان لیستێکی گەورەین لە سلێمانیە و دەسەڵاتیش بۆ ماوەیەکی دوورودێش بەدەستێمەوە بۆ وعدیشمان بە دەنگەرەکانی خۆمان ناوە کە ئارامی و خۆشگوزەرانێن بۆ پارێزین لەسەر ئەو ساسە بە استحقاقی خۆمان نێزەمە باشی شێزانی بۆ ئەم پارێزگایە کە پارێزگا بەدەستی ئەوەی بەڵام لە هەموو حاڵەتەکە ئێمە لە دانوستانە